ئەو لێدوانانەی ئەوەیدا پەیوەندی بەو دۆخێکەوەی کە ئەمریکا لەم جەنگەیە لەگەڵ تەمان بە شەراکەت لەگەڵ ئیسرائیلە لەم جەنگەیە کە لە ئێرانە بەرپایان کردووە، ئەوان بە ئامانجی خۆیان بۆ هەدەفەی دایان نابوو، نەگەیشتون سەر باریەوەی کە ترامپ هەرچیەتە سەر تەلەڤیزۆن باسیەوەکە ئەمان زۆر سەرکەوتوو بوون و هەرچیەوە بەجێ خۆی، بەڵام ئامانجێک کە ئەوان بە شوێنیەوە بوون و کە گوایە وەکو سەرانی حەماس ئەمانیش زۆر بە ئاسانی پاک بکەن، وەکو حیزبوڵا زۆر سەریع قیادی گەوریان کە کوژن پاشکشیان پێ بکەن، ئەم ئامانجیان بەو شکڵە بۆ نەچۆتە دەسەر، حتا ئەوەی کە ئاڵێن نابێ ببێ بە خاوەنی ئەتۆمی لۆلاوەڵێ زۆرینە بنکە ئەتۆمیەکانیمان تێکشکاندووە، لەم لای شۆڵە نابێ ببێ بە خاوەنی ئەم پێچەوانەی و ئەم ناوکۆکیانە لە قسەکانیە دەریخا کە بەرحاڵ جێگەی متمانە نییە، چونکە پەیوەندی بەو جێگەوەیەکە خۆی دانابوو لەم ناوچەیە لە دابەشبوونەوەی مەنتقەکەیە لە با بڵێنەوەی کە پێڵێن ڕۆژهەڵاتێکە ئەوان یا ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکە ئەوان نەخشەی بۆ دانن بەو جۆرە هێشتا نەچۆتە پێشەوە بەخواستی خۆیان نییە، یعنی طبعاً زلهێزی چووە بە شوێن بەش و شک و حسەی خۆیەوە بێ، بەڵام بەو جۆرە نەچۆتە پێشەوە دێنە قسە ناکەن، بۆیە دێن بیانوەیەنەوە کە ئەگەر ئەنواع بیانوی هێننەوە لە بابەتی ئەوەیشی کە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەوانەڵێن ئێمە لە پاڵ هێرشمانە بۆ سەر کۆماری ئیسلامی و لە ناوبردنی سەرانیان و بە قسەی خۆیان تێکشکاندنی بەشێکی زۆر لە ژێرخانی ئابووری و حتا سەربازی ئێرانە لە پاڵی ئەمان دایان نابوو، لانی کەم ئەمان نەخشەیەک بوو، ئەم ئیسرائیل زۆر بەدوایەوە بوو لەگەڵ یا لە ناوخۆیان بەلەو فەوزایەک بنێتەوە پشیوێت بنێتەوە، بۆیە بڵێ ئەوان ئامادە بوون چەک و پارێش بدەن بە هێزی لایەنێکی ئۆپۆسیۆنی سیاسی کە خۆیان لەگەڵ بەرنامەجەکانی ئەوانە جوت کردووە. ئێمە بینین ئەحزابێکیش هەبوون کە بە ئاشکرا ئەم بانگەوازیان کردووە لە پشتی ئەم پاپۆیمانەتی ڕەشەوە بوون. بۆی من پێم وایە ئەم مەسلەی بیانوهێنانەوەی چەکە زۆرتر بۆەوەیە کە زیاتر لەنێو ئەم هاوپەیمانەتی ڕەشەیە نوقمیان کە بیان کە بە بەشێکی زیاتر لە استراتیژی خۆیدا چ بە یەکێتی پارتی و بێ کە خاوەنی دەسەڵاتی بالفعلی و واقعین لە ناوچەیەکە کە هەرێمی کوردستانەوە چ بە ئەحزابێکی ناسیۆنالیستیەوە کە لە جا ناسیۆنالیزمی ئێرانی بێ یاخۆت پانفارسی بێ وا بڵێن یاخۆت ناسیۆنالیزمی کوردی بێ ئەویش بێ بیان کە بە بەشێ لەم هاوپەیمانێتی من پێم وایە بەشێکە لەم ئەم سیناریۆ بەشێکە لەوە نەخشەیەکی کاملتر کە ئەمریکا بەخۆی دانابوو وەکوتم لە ناویشەوە پشێویەک بنێتەوە تا بە حسابی خۆی ئەو ڕژێم چێنجەی داینابوو ئەو گۆڕینی ڕژەمی داینابوو بەم دوو ڕێگایە بیباتە پێشەوە.